لە ڕووداوێکی تەقەکردندا لە گەڕەکی بەختیاری شاری سلێمانی بەدەستڕێژی گولە هاوڵاتیەک کوژرا. لەم راپۆرتەدا چۆنێتی ڕوودانەکە و وردەکاریەکانی دەخەینە ڕوو لەگەڵمان نابن. جگە لە کوژرانی هاوڵاتیەک فیشەک بەر دەرگا و ئۆتۆمبیلی چەند ماڵێکی سنوورەکە کەوتووە. بۆ زانینی چۆنێتی ڕووداوەکە کەسانی نزیک و نیشتەجە لە شوێنەکە دەدوێنین. لە ژوورۆ کتێب مەخوێنەوە کاتێک زایی بوو بە تەقا ئەو ژنم هاواری کەوتی وڵی جەمال نەچێت دەرەوە زەلامێک شێت بووە تەقە لە ماڵانەکە بە هێواشی خۆم دانەوان تونزانم چیە مەسەلە تاقەکە نەمایتە وردەوردە هاتن توتن بەزاتی خۆ جامەی ئۆتۆمبیلەکەم بەرکەوتووە کە سێرەکەم دەرگاکەش بەرکەوتووە پێشێکی لێوا کەوتبوو. باشووری کوردستانی ژنۆلۆژیە ناگیهان ئاکاسەر ئەو کەسی کە لە ڕووداوەکە گیانی لەدەستدا چالاگوانێکی بەڕەچەڵە کوردی خەڵکی شاری کۆنەی تورکیایە و ئەندامی ناوەندی ئەکادیمیای لێکۆڵینەوەی ژنۆلۆژیا بووە. بۆ دەربڕینی ناڕەزایەتی لەسەر ڕووداوەکە و کوژرانی ئەو چالاگوانە ژمارەیەک لە ئاوڕێ و چالاکانی بواری ژنان لە بەردەم بینای پزیشکی دادی سلێمانی گربوونەوەیکی ناڕەزایەتیان ئەنجامدا. باشداربوانی گربوونەوەکە ڕووداوەکەیان بەکردەیەکی تیرۆرەسی ناو بردو داوای ڕوونکردنەوە و ئاشکراکردنی ئەنجامدەرەکەیان لە هێزانەکانی سلێمانی کرد. ئیدی هەرێمی کوردستان بووە بە گۆڕپانی تیرۆر بەداخەوە ئەو هەموو تیرۆرە ڕوئەدا تا ئێستا تیرۆریستێک دەستگیر نەکراوە تیرۆریستێک نەدراوەتە مەحکەمە لێپرسینەوە نەکراوە ئێمە بە تایبەت بۆ ئەمە لێرەین. پۆلیس و هێزانەکان دوای ڕووداوەکە چوونە شوێنەکە و لێکۆڵینەوەیان دەست پێ کردووە. دەستگاکانی ئەمنی ئیشیان چی ئەگەر نەزانن ئەم تیرۆریستانە ئەم ئیستخباراتی دەوڵەتانە کە دێنە ئێرە بۆ تیرۆرکردنی ئازادی خوازان لەکوێ ئەمنەوە ئەمێننەوە کێ هاوکاریانەکە کێ پاڵپشتیانەکە کێ دەربازیانەکە لە بازگەکان لە ئێمە باشتر هەموو بەڵگەیەک لە بەردەستی هەموو دەستگا ئەمنیەکاندا هەیە لە گەڕەکێکی وەکو بەختیاریدا قەرەباڵغترین گەڕەکی سلێمانیە نەبووە بە 6 مانگ هەواڵ زەکی چەلەبی تیرۆرەکرێ و ئێستا هەواڵ زیلان تیرۆرەکرێ. هاوشێوە ڕووداوەکەی گەڕەکی بەختیاری لە ڕابردووشدا چەند کەسێکی تر لە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بە دەستڕێژی گولە کوژراون. چاودێرانیش دەڵێن حکومەت و هێزانەکان بەرپرسن لە دەستگیر نەکردن و ئاشکرا نەکردنی ئەنجامدەرەکانیان. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.